بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت ئەزیزانم ئەم کاتە و گشت کاتێکتان باش من کارزان مەحمودم خۆشحاڵم لەگەڵ هاوڕێیانم کاک ڕامیار عوسمان هەروەها لەگەڵ مامۆستا هاوکار جەزا لە دیدارێکی ڕۆژنامەوانیدا بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. خۆشەویستانم هەموو لاک دەزانن کە ئێستا لە بەردەم هەڵبژاردنێکی چارە نووساز داین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. لەو نێوەندەدا کۆمەڵی دادگەری کوردستان بە ژمارەیەک کاندید بەژاری لەم هەڵبژاردنەدا کردووە. دەمانەوێت لەم دیدارە ڕۆژنامەوانیەدا لەگەڵ یەکێک لە کاندیدەکان و سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان لە بازنەی سلێمانی و هەڵەبجە و لە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان گفتوگۆ بکەین کە سەرنجی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە چۆنە، تا چەند ئەم هەڵبژاردنە هیوابەخشە بۆ کۆمەڵی دادگەری کوردستان و بەگشتی بۆ دۆخی هەرێمی کوردستان و عێراق. بەتایبەت کە ئێمە دەزانین ئەم هەڵبژاردنە چاوی وڵاتانی زلهێز و وڵاتانی ناوچەی و هەتاوەکو هێزە سیاسەکانی عێراقیش زۆر لە سەرێتی بۆەوەی کە گۆڕانکاری دروست بکات. سەبارەت بە هەرێمی کوردستانیش ئەگەر ئەم هەڵبژاردنە تێپەڕی و هاوڵاتیان ئەم دۆخەنە هەموارەی کە تیایدا هەرێمی کوردستان چەقی بەستووە نەیقۆزنەوە دواتر مافی گلەییان دەمێنێت، کۆمەڵێک پرسی دیکە کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و عێراقەوە هەیە لەم دیدارە ڕۆژنامەوانیەدا گفتوگۆی لەگەڵ دەکەین. کاک محەممەد بەخێر بن. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. سوپاس بۆ جەنابتان. سوپاس. سەرنجی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە چییە؟ ئێوە هەڵبژاردنەکانی ڕابردوو جۆرێک لە یەئس و ناومێدیتان پێوە دیار بوو، بەڵام ئەم هەڵبژاردنە وەکو لە بانگەشەکاندا دەردەکەوێت جۆرێک لە حەماس و جۆرێک لە تونند و تۆڵیتان پێوە دیارە. ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە؟ ومێدتان هەیە کە ئەم جارە گۆڕانکاریەک دروست بێت؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابتان و بۆ بەخێراتن بۆ ئەم فکرێم بەدڵە. من دەمێکە ئەڵێم ئاوا حەزم لە بەرنامەیەکە سێ چوار ڕۆژنامەنووس پرسیارت لێ بکەن. فازوەیەکی جوانە. ئەوەڵا دەستان خۆش بێت. سپاس. کۆمەڵی دادگەری ناچارە گەرم و گوڕ بێ و ئەو ڕۆژانش کە ماون دەبێ هەموو کادرێک و ئەندامێکی کۆمەڵی دادگەری دڵسۆز و پشتیوانێکی کۆمەڵی دادگەری چی پێ ئەکرێ گەرم و گوڕی زیاتر پیشان بدە و زیاتر هەڵسوڕێ، چونکە کۆمەڵی دادگەری هەڵبژاردننی پێشوو ستەمی لێکراوە. ئێستا کۆمەڵی دادگەری حزمێکی ستەم لێکراوە لە هەموو ڕوویەکەوە. جا بۆیە بێ خەڵکی کۆمەڵی دادگەری پەیام چۆن لە زۆربەی ناڕەحەتەکانە پەیامیان داوە بە بەرامبرەکان بە ناحەزەکان کە ئێمە هەین، دەبێت ئەم جارێش پەیام بدەن. تەنها خەڵکی کۆمەڵی دادگەری کاک محەممەد لە چی ئانی ئەم پەیامە بدەن؟ دەبێت هەموو دڵسۆز و پشتیوانێکی کۆمەڵی دادگەری و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ینی لەبەر چاوە نەزانن کۆمەڵی دادگەری ئەگەر ناچار نەبووایە بریندار نەکرابایە بایکۆتی پەرلەمانی کوردستانی ئەکرد، لەبەرەوە ستەمی لێکراوە، دیزایانی بەرامبەر کراوە و ئەوە بە بەڵگەیشەوە و من بەڵگەیشم لایە. بەڵام ساڵانی داهاتوو بۆ چکە من پارێزەری سەقامگیری کۆمەڵی دادگەریم بەشی خۆم تەبعاً ئەگەر زانیاریکیش بزانم دوجار زەرر لە کۆمەڵەدا با ئێستا بۆم چەند ڕۆژێک ببێتە بانگەشە بۆم نایکەم، چونکە پاراستنی سەقامگیری کۆمەڵی دادگەری لای من کە خەڵک چەند خولە هەڵمە بژێرێتەوە بە قیادە و لە ناو قیادەش بە مەکتەبی سیاسی و دوو خولیش بە وتەبێژی و عیلاقاتی ئەم حزبە 22 ساڵە لەبەرەوە زۆر شت نادرکێنم با بۆ خۆمیش قانجاز بێ و لەوەیشە مسۆگەر بم بە دیزاینی ئەم شتانە. بەڵێ من چوومەتە بەغدا لەگەڵ کا حاجی فاروق و هەردووکیشمان دەزانین و هەردووکیشمان بەڵێنمانداوە نیەنیەکان بپارێزین و تەنها بە سەرۆکی کۆمەڵمان وتووە واتە حزبێکی بریندار، حزبێکی زوڵم لێکراوە. ئەو تا کاکە ئەندام پەرلەمانی پێشوو یەکێتی نیشتیمانی دوێنێڵە یەکەم کەسی کە ئاماژەی پێداڵێت چی ئەڵێ دەنگ بدەن بە مامۆستا عەلی باپێ، چونکە بایکۆتی پەرلەمانی کردووە. خەڵکی کوردستان قەرزاری مووقفی کۆمەڵی دادگەری. تۆ وەرە تەماشاکە دوو مووقفی کۆمەڵی دادگەری حەقە هەر ئەوانە دەبێ وا لە زهنێت وا لە عەقڵی خەڵکی بکە بڵێ ئەم حزبە ڕاستگۆیە پێکاوێتی ئەیزانێ. مامۆستا عەلی وتی
ئەم پەرلەمانە ناکەوێتە سەر پێ وانە منیش بەشی خۆم وەکو کارکتەرێکی کۆمەڵدادگەری دەیان لێدوانم لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە هەیە لەو ساڵەیە وتمە حکوومەت پێک نایێنن یەکێتی و پارتی ئەچن ئەیبن بۆ لای پەرلەمانی عێراق وا دەرنەچوو هەردووکی وا دەرچوو. حەز دەکەم هاوڕیانیشم هاوکارانیشم بەردەوام بێ بەڵام خەڵک بەتایبەت لەم دەمەوێت لە چوارچەوەی هەڵبژاردندا پرسیارەکانمان سوڕکەینەوە بەڵام بەڕاستی خەڵک دەپرسێ ئێستا لە ئەسنای قسەکانی بەڕێستان ینی کۆمەڵی دادگەری لە چی دەترسێ بۆچی ئەم ڕاستیانە ئاشکرا ناکات بۆچی لە مەترسیدا ئێوە لە هێزەکانی محەلی ناوخۆ دەترسن لەوەی کە ئەم زانیاریانە ئاشکراکەن سەبارەت بە دیزانیان لە وڵاتانی هەرێمی دێت نازانی چۆنەکەکەینە هەندێک زانیاری هەموو حزبێک هەر ئێمە نین زۆربەی حزبەکان ینی یەکلا بوونەتەوە ئێوە لەم پرسە ینی زۆربەی حزبەکان ئەوانەی ژیرن لە حزبە سیاسەکانە دوجار سەقامگیری حزبەکە گرنگە لایەن جا ئەمە لە حزبی ئەلمانی بەدیەکرێت لە حزبی ئیسلامی بەدیەکرێت لە نێو حزب بە سیاسەکانیشە خەڵکێک هەیە هیچ گوێ بەوە نادا حزبەکە چی لێ دێ ئەوە شتێکی کەیە ینی هەموو حزبێ ئەمنیەتی وەکو چۆن ئەم کوردستانە دەبوو ئەمنیەتێکی نیشتیمانی هەبوایە و مەجلیسێکی هەبوایە بۆ ئەو بەبەستە کوانە کە کۆمەڵی هێڵی سوور هەبوایە هێڵی سووری ئەمنی نیشتیمانی بەداخەوە نییە نییە و زیاتر برادرانی دەسەڵاتداران و حکومڕانی کوردستان ئەی بەزێنن ئەو هێڵە سوورانە ئەگەر هەش بێ بەڵام ئێمەش وەکو حزبێکی سیاسی ئەمنیەتێکی خۆمان هەیەوە نیە دوجار ناکرێت بەڵام خۆ ئێمە وێراین بڕیار بدەین بڕیارێکی بیۆرانەماندا بایکۆتی پەرلەمانی کوردستانمان کرد نەک بایکۆت پێشبینیشمان کرد ئەو پەرلەمانە ناکەوێتە سەر پێ وشەی دیزاینیش کۆمەڵی دادگەری هێنا فەرهەنگی سیاسی دەستخۆش بە کاک محەممەد سوپاس بۆ دەرفەتە سپاس بۆ هاوکاران من با لەوە دەست پێ بکەم کۆمەڵی دادگەری ئەلەم مانگەشەیە بەتایبەتی لە مەسەلەی فلێکسە زۆر خاو ئەبیندرێت لە چاپ حیزبەکانی ترەوەوە بانگەشەیەکی ئەوەی کە لە دەروێ بابەتی فلێکس ئەمانە زۆر بە خاوی ئەبیندرانی کەم ئەبیندرێ هۆکارەکەی چییە؟ وڵای هۆکارەکەی بێپارەیە یەک دوو هەندێک لێکۆڵینەوە هەیە کە دەری ئەخا کاریگەری فلیکس سەتادەیە کاریگەری سۆشیال میدیا سەتا چلە یعنی سۆشیال میدیا چوار بەرامبەرە بە فلیکس ئەم دوو هۆکارەیە وای لە کۆمەڵی دادگەری کرد کۆمەڵی دادگەری هەم خۆی پارەی کەم بۆ فلیکس تەرخان کردووە یان ئەگەر لەوەیە بۆ هەموو کۆمەڵ بۆ هەموو کاندید و لیست تەسەوڕەکەم 6 ملیۆن یان 50 ملیۆن دینار تەخسیس کرابێ ئەمە بەس ئێستا تو ئاگات لێ کۆمیسیۆن بڕیارێکی داوە کۆمیسیۆن بڕیاری داوە لە داهاتی هەڵبژاردننی لایەنەکان بکۆڵێتەوە داوای کردو ئەمری کردووە کە بێ بوو لایەنێ داهاتی هەڵبژاردننی لەکوێ هێناوە چکە پێی وایە هەم لە کوردستان هەم لە عێراق هەم لە ناو شیعە هەم لە ناو کورد هەم لە ناو سونە پارێکی زەبەلا هەم سەفرە سەرفەکرێت من پێشتر لە بەرنامەکە تۆ ئەزانی من پێرە لە ماڵێک بووم تووشی شۆک بووم من هەمزای پڕۆپاکەندەیە کوڕێکیەوە ماڵەکە وتی مامۆستا دوێنێ شەو 375,000 پێداوم بۆ کارتەکەم بۆ کارتی دەنگدانم وتم چۆن تی وەڵڵا تەلەفۆنیان بۆ دەسەڵات پێداوە لەم زۆنە بەڵێ لەم زۆنە و لەو زۆنە لە هەردووکی هەیە بەڵام من پێت ئەڵێم بە بەڵگەوە ئەم کوڕە زۆر مۆقفێکی تەواویە بوو توێتی نەک 375,000 چی مڵکی دنیام پێدەن ئەوە شخصێتی منە ئەوە کەسایەتی منە هۆ نەبوو بڵێ خوێنەوار بێ پرۆفیسۆر بێ کەسێکی ئاسایی بوو وتی مامۆستا بە هەموو مڵکیان نایفرۆشم و کارتی دەنگدانەمە لەبەرەوە شخصێتی منە کەسایەتی منە ئیرادەی منە ئەو خەڵکە ئامادە ئیرادەی خۆی بفرۆشێ ئەو بەڕاستی ئێمە زۆر جا بەس ڕۆکەینە دەسەڵات با ڕۆیکیشکەینە خەڵک چۆن ئیرادەی خۆتە فرۆشی چۆن ناسنامەی خۆتە فرۆشی ئەو ناسنامەیە کە این خۆتە ئەکرێ بیفرۆشی بە پارە من 75,000 بیستووە بەس بە حقت ینی 375 بیستومە بە گوێی خۆم بە چاوی خۆم ئەوەی شەیە 500,000 بەڵێ 500,000 زۆنەکەی ترە باسەکرێ ئەوە لەو برایانەمان بپرسن
کاک عەبدولستار و برایانەی کە لەوێن بەڵگەی ئەوانش بەڵگەیان لایە باشە یعنی ئەفو حیزبەکانی ترەوەی کە باسێکی پارتی وێکێتی کاک محەممەد ڕاشکاو بین ئەو پارە زۆرە لەکوێ هێنین ئێمە جگە لەوەی کە ئەو فلێکسە زۆرانە بینین ئەو ڕێکلامە زۆرانە ئەبینین یعنی کاتێک بە 375,000 و لە هەولێر بە 500,000 و یعنی ئێستا ئێمە لە حاڵەتێکین موچە نییە خەڵک موچەی مانگی نوێی وەرنەگرتووە بەڵام لە بەرامبەرە بە ملیۆنان دۆلارەوەی کە باس کراوە تەرخان کراوە بە تایبەتی پارتی وێکێتی بۆ مەسەلەی هەڵبژاردن ئەم پارەی لەکوێ هێنن چەندێک کە 300,000 بەرمیل نافرۆشن ڕۆژانە پارەکەشیان تەسلیمی دارایی نەکردو خۆیان بە عێراق نیان وتووە ئێمە بۆ ساڵی 24 ئێمە مانگانە داهاتی ناوخۆمان 391 میلیارد بووە ئێستا ئامادەنین 120 میلیارەکەش بدەن کوێ کاکە من خەڵکە بینین من لە شوێنێک لە دایرەیەک دایرەیەکی ڕئیسی ئەم وڵاتە بۆی باس کردم تیما مۆساسیاری تایبەت دێ داهاتی ئەمە ڕۆژانە 1 میلیارە بەس ئێمە بێ فەرعەکانمان وتی بە فەرعەکانمانەوە بە دڵنیاییەوە ئەگاتە ملیار و نیوە ئەمە لە یەک پارێزگا دەی بڕۆ سەر 4 پارێزگا داهاتی ناوخۆیە بەڵێ داهاتی ناوخۆیە داهاتی نەوتە وانە وەک کۆمەڵە داهاتی تری قاچاقیەوە کە ئیکەن ئەمانە ئەمە هەمووی کە چی ئەڵێ موچانەی کە ئەم موچانەی جێگومانەکە نەدراوە ئەی تۆ لە 2015 مانگی نۆت بۆ ئێستا 52 موچە دراوە و 6 موچە یان نەدراوە یان بە لێبڕین دراوە یان بە پاشەکەوت دراوە پاشەکەوتەر نەدانەوە نیە نایزان مانای چێ خۆ بڵێن نەیداوە هیچی نەوتووە داوێتی بەس ناوی لە ناوەڵا بۆتان پاشەکەوتەکەم بڕین ئەوە بڕین یکی ئەڵێ ئەمانە وایە لە حەقیقەتاکی ئەڵێ ینی خۆ کاکە 1 ساڵ 2 موچە نەدەن ئەکا تقریبەنەکە 2 تریلیۆن دینار تریلیۆنێ بۆم تریلیۆنی بۆ پارە زۆرە کاکە من حزبێکی دەسەڵاتدار بۆ نمونە هەر کاندیدێ 2 دەفتەری پێداوە دەی چەند کاندیدی هەیە تقریبان 150 کاندیدی بەڵێ هەر کاندیدێک حزبی دەسەڵات 2 دەفتەری پێدا بۆ بانگەشێڵ حزبێک با من نازانم میتر چەنی پێداوە باش بەڵام یەکێ لە حزبەکان 2 دەفتەری پێ من 5 میلیۆنیان پێداوی بەڵێ بە کاندیدەکان 5 میلیۆنیاندا قاڕانە ناک بەڵێ مە 7 کاندیدی وابزانام 7 کاندیدی 150 کاندیدیە هەر شوێنێک لە شارەکە 2 دەفتەر میلیۆنی دۆلاری داوە سەرپەرشتیاری شارەکە ئەو میلیۆنی دۆلاری داوە پێ ئەم 2 میلیۆن دۆلاری پێداوە ئەمە بە ڕسمی ئاین بە تەوزیعات جگە لە شتی تر کام ئەم داتایە چیمان پێڵێ ئەم پارەیەک بۆ نمونە موچەی خەڵک نادرێ پارێکی زۆر هەڵڕژێ بۆ دەنگی بۆ دەنگکڕین پارێکی زۆریش بۆ بەڕێوەبردنی بانگەشە چی بە خەڵک کەڵێ ئەمە بۆ خەڵکەڵێ ئەمە پارەی ئێوەیە و سەرفەکرێت و ئیرادەتانی پێکڕێ و ئێوەش لە جای ئەوەن بێن تۆڵەی خۆتان بکەنەوە ئەچن لە دەنگدان زوێرە بن و دەنگ نادەن بایکۆتەکان ئەو بایکۆتە لە قانجازی دەسەڵاتە بە تایبەت بۆ عێراق لە هەریان بایکۆت لە قانجازی دەسەڵات کام هەوا بگەڕێنەوە بۆ سەر دۆخی کۆمەڵی داگەری پرسیارەکەم بەسمە بە پرسیارەکەی هاوکارم کاک ڕامیار باسی لەوە کرد کۆمەڵ لە ڕووی فلێکسەوە لاوازە بەڵام من پێم وایە لە ڕووی سۆشیال میدیاوە هەم بە ڕێستان کاندەکانی تریش تا ڕادەیەکی باش پامی کاریگەرتان لە سۆشیال میدیا هەیە و ئەوەی کە منێ بینم جیاواز لە هەڵبژاردنەکانی تر بەسەرکردنەوەی خەڵکە و ڕوبەڕووبوونەوە ئانی دیداریان نە بە شێوەی ڕوبەڕوو لەم ئەوەنەی کە تۆ بەش ئەم دیدارە ڕوبەڕووبانەوە کردووە لەگەڵ خەڵکە لەمای ئەم 20 ڕۆژەی بانگەشەی هەڵبژاردنەیە چی بۆ دەرکەوتوە ئایا دۆخی کۆمەڵ لە چاستێکایە و چ شتێکی خەڵکی خۆمان بۆ نمونە بڵێن خەڵکی کۆمەڵ دادگەری و ئەو کەسانی کە لایەنگرتانن دڵی خۆش کردوون بۆی هیواتان پێ کاکاوکە من لەگەڵ تا با سەریح بم من ینی بڵێ زۆر خۆشحاڵ بم بە دۆخەکە خۆشحاڵنی مانی حەزمە کرد گەرم و کورتتر بواە چاکتر بواە باشتر بواە و بۆشە لێرەوە داواکەم ئەم چەند ڕۆژەی ماوە سەرەتاش بەوە دەستم پێ کرد بەڵام بەڕاستی ئێمە کۆمەڵێ بربەستە بوو بۆ خۆشمان بۆ خەڵکەکەمان بایکۆتی پەرلەمان
ئەو دیزاینەی لێمان کراوە بڵێتونە لە ڕووی دەرونیشەوە خەڵکی ئێمەی یعنی جۆرێ لە بێ ئەومیدی ئەوی لە انتخابات پێداوە کۆنگرەی کۆمەڵ کە تۆ هەڵبژاردن لە پێشە پێچوانە بوو کۆمەڵ دەستی کۆنگرە دەستی کۆمەڵی گرت وانە خرا خاوی کردو ئیجا بەشداری و بەشداری نەکردن ئەمەش گرفتێکی تر بوو بۆ چکە ئەو دیزانە وای کردبوو لای هەندێکمان وا دروست بوو کە بە هەر بەشدار نەبیت دوجار زۆرینەت بڕیاریدا کە بەغدا گرنگە ناوەندێکی بڕیارە پاشەکشەی کۆمەڵی خراپە با وەکو مۆقفی سیاسیش بێ لەبەرەوە کە بەڵام کە بڕیاریدا بەڕاستی جێی دەستخۆشیە هەموو هەردوو لژدەی هەولێر سلێمانی مەسوولی بازنەکان و سەرپەرشتیاری بازنەکان مەسوولی مەڵبەندەکان ستافەکان مەکتەبەکان پەیام بەڕاستی کاندیدەکانیش من حەز ناکەم خۆم پێم وایە کاندیدەکانیش گەرموگوڕێکی چاکیان داوە بە ینی ئینی خۆی ینی ڕاست ئێمە کاندیدین بەڵام من وەکو خۆم هەر بەوە ناسراوم من کۆمەڵ لام کرۆک و ئامانجە بەڵێ کۆمەڵ ئالێتێکە بۆ جۆتەسێنانی ڕەزامەتی پەروەردگار بەڵام کرۆک مەسلحەتی کۆمەڵە لەبەرەوە لەوەیە زیاد لە تاقەی خۆشم زیاد لە توانایش زیاد لەوەش پێ دراوە لە سۆشیال میدیا ئەسڵەن بەشی نەکردووە ئەوش زیاترمان سەرف کردووە لە دوای بینینی ئەم تێپەڕکردنی ئەم 20 ڕۆژ پێم وایە من باسی بازنەی ئێراکەم بەڕاستی بەڵام پێم وایە دۆخمان باشە ینی دۆخێکی چاکە ینی جێی ئومێدە ئێمە بەڕاستی ئێستا لە قۆناغی ئەوە داین کار بۆ کورسی دووەم بکەین لە سلێمانی کاک محەممەد سەرەتای پرسیارەکەی کاک هاوکار وتت زۆر بەدڵم نییە بەڵام لە کۆتایەکەدا خەری و پرسیار لێوە دروستکەم بەڵام لە کۆتایەکەدا وتت تۆزێک باشە ینی تۆزێک ئومێد بەخش بوو ینی دۆخ لەم دۆخی ئێستا باشتر دەبێت بۆ کۆمەڵی دادگەری و بەگشتی بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە کاتێکدا لە ساڵی 2014ەوە دەبینین کە چەندین موچەی فەرمانبەران خوراوە یعنی هیچ چین و توێژێکی کۆمەڵگە لە ڕووی ڕامیاریەوە نەماوەکە نێنە سەر شەقام و خۆپشاندان نەکەون و ناڕەزاتی دەرنەبڕن هەڵبژاردننی ڕابردوو لە سەدا 60 دەنگدەرانی عراق بەگشتی بە هەرێمی کوردستانی شۆ بایکۆتیان کرد لە هەموو مەراحلانەدا کۆمەڵی دادگەری وەکو هێزێکی سیاسی هەر بەرەی خەڵکی هەڵبژاردووە هەتا وەکو نەچۆ ناو حکوومەتەوە ینی دەمەوێت بزانم کە کۆمەڵی دادگەری لەم هەڵبژاردنە چاوی لە چییە؟ ئێوە تۆقع ئێوە دەکەن کە خەڵک جارێکی دیکە ئەوانەی کە ئەم هەموو مەینەتیان بەسەر خەڵکدا هێناوە دەستخۆشی لەوام بکەن وە کۆمەڵ سزا بدەن یاخود بە پێچەوانەوە ئەم جارە کاتیەوەی کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و کۆمەڵی دادگەری پاداش بکرێن. من بۆ خاڵی یەکەمت من ئێستا ناوتانێنام وەکو سەرۆکی لست وەکو کاندید بێگومان سەریحترم لە قسەکردنە من حقەتەن هێزەکانی ئۆپۆزیسیۆن پەرتن پێم وایە لەو ڕۆ قسەمان کردو بۆ پەرتن و بۆ چی و چی وانەمان کردو وەکو خۆتان بەڵێ وەکوتر تەسەوەرم وایە و ئەو گلەیەش لە خەڵکە و باسم کردو وابزانام لە هەر پێش نەختێ باسم کرد کە خەڵک ینی بەداخەوە ناچێت سزایی دەسەڵات بدە نیگەرانیەکانی بۆ دەرەبڕێ کە بایکۆتەکە من وەکو هەندێک لایەن ناڵێم ئەوە دەستی دەسەڵاتە چکە هەندێک پەیامێکی غەڵەتیان هەیە و من دوایە بەرنامەی ئێوەش پەیامم هەیە بۆ ئەوانەی کە بایکۆتی هەڵبژاردنەکەن لە خزمەتیانە هەندێک قساکەم من پێم وایە ئەوانە هەلومەرجی کوردستان ڕەفتاری دەسەڵات وای لێکردوون بایکۆت بکەن داوایان دەبێت لێ بکەین خۆمان بکەین بە شەریکیان کە وەرن پێکەوە ئەمە چاک بکەین ئەوە تا غێری دەسەڵات هەندێک هێزی تریش هەیە بە تایبەت ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی وەکو لایەنێک کە مواقفمان لەگەڵ خەڵکا بووە کە بەشێک بووین لە ناڕەزایەتی خەڵک بەردەوام فەرموو متمانەتان بە ئێمە بدەن. باش کاک محەممەد ئەوەی کە من ئاگادار بم بەرەی ئۆپۆزیسیۆن پێش هەڵبژاردن قسەیەکی زۆر جدیتان کرد لەسەر پێکەنانی بەرەیەکی ئۆپۆزیسیۆن کۆمەڵ دەست پێشخەریەکی کرد بەڵام لە دوجار هەڵوەشایەوە ئەمە خەتاکە لە چی بوو و من دەیگەڕێنمە بۆ ئەوەی کە خەڵک زۆر حەزی لەوە بوو کە ئومێدی هەڵچنی بوو لەسەرەوەی کە بەرەیەکی ئۆپۆزیسیۆن هەبێ تۆکمەتر بەرامبەر بە دەسەڵاتێکە زیاتر لە 30 ساڵە لە سێدەیە لەم هەرێمەیە حکومەکەن و ویستیان ئەم بەرە ئۆپۆزیسیۆنە بەرەیەکی کارا بێت بەڵام
هۆکارەکەی چی بوو چیە خەتابار بوو لەوەی کە ئەو بەرەی پێک نەهێنرا و وای لە هات ئێمە وەکو مەکتەبی سیاسی بڕیارێکمان داوە ئەم هەڵبژاردنە نەکەوینە قسەیەکەوە حەقەتەن لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکانە تێبگیرێ ئەوە نەتان پێڵێم کۆمەڵ ئامادەی لستی ئیسلامی بووە کۆمەڵ ئامادەی لستی فراوان بووە کۆمەڵ دوجار هەر کەس نەماوە ئامادەی دووقۆڵیش بووە ئەو دووقۆڵی دوجار ئەوانش نیان کرد کە یەکەم جار لە هەندێک قۆناغەکانە خۆیان تەکلیفیانە کردیان ئێوە زۆر نزیکین زۆر پێکەوەی نیان کرد بەس ئێستا ناوبێنم ئەزانم ینی جۆرێ لە گرژی دروستە بێ لە هەڵمەتی هەڵبژا خۆی هەڵمش ینی بەڵێ ینی ئین یەکەیە لەبەرۆ ئەوەندەیە خەڵک بیزانێت کە ڕازگۆیانە پیان بڵێن ئەمە ئامادەی هەر یەک لەو سێشتە بووین باش کاک محەممەد شتێکی ترێ حەزەکەم ئاماژەیەکی پێ بدەیت دۆخێکمان هەیە لە کوردستانە بابەتی ئەوەی کە بڵێن دەسەڵات جارجار گرژی دروستەکە لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە بۆنونە ئەوەی کە لە ڕابردووە لە سلێمانی بینیمانە هەندێک جار ئەو شتەش بۆ کۆمەڵ پێش هاتووە بزانم پێش ماوەیەکیش باس کرا کە دەسەڵات باسیەوەی کردووە چالاکیەکانی بەخشین و دەستگای نووری حیکمە سنووردار بکرێ ئەم پامەیەوە چی لێ تێگەن ئایا ئەگەر کۆمەڵی دادگەری بە لاوازی بۆن منە بە کورسیەکۆ کە وڵێن ئێمە ئیش بە دووەم کورسەکەین لە سلێمانیا لە بازنەکانی تریش بۆ کورسەکانی ترەکەن ئەگەر ما ئەو گەگەرە دابنین بە کورسیەکۆ بڕۆنە پەرلەمانی عێراق یان با بڵێن هەر نەڕۆن چی ئەگۆڕێت چی لە دۆخی خەڵک شتە گۆڕێ من ئەزبوونی 25 ساڵی علااقاتم هەیە بۆ نمونە من لە هەندێک سێکتەری ئیشکردنە هەر ینی ئەو لەگەڵ ئەو خەڵکە کە داهنشم کۆ بمەوە جا حزب بێ حکومت بێ هاوڵاتی بێ ینی لەو سێکتەرانەی کە 20 ساڵە ئیشی تیاکەم بە ئاماژە تێگەم من ئاماژەم وەرگرتووە کە بۆ نمونە ینی علاقات باش نییە ئاثارەکەی نەتیجەکەم لە کۆمەڵی شتا بینیوەتەوە ینی کە علاقات لەگەڵ حزبێکا باش نییە حزبەکانی دەسەڵات دوای بەرهەمەکەی شۆڕە بێتە خوارەوە ئەیبینی فشار لێرە لەوێ لە ئیشە چاکەکانی کۆمەڵەکرێت بۆیە خەڵکی کوردستان کە ملیۆن و نیوە وابزام سەردانی بەخشینیان کردووە وانە 30,000 تەلەبە لە بنکە و سنتەر و ئینەکانی کۆمەڵ دەرجە خوێنە مناڵ زۆر لەمانە زۆر لەو خزمەتانەی کە کۆمەڵێکە نیکا کە من چوومەتە چەمسەماڵ 200 ئافرەتیان کۆ کردوتم چیەوە تۆلا فێری خوێنەوەریانەکەین هەی خزمەتی کۆمەڵ زۆر زۆرە بە خەڵکی بەڕاستی کاکە من لێرە لە دوو شوێنی سلێمانی لە دوو ڕۆژە 600 ئافرەت کۆبوونەتەوە بۆ مناڵی بێ باوکەکەیان هاوکاری وەرەگرێت لەدام و دەستگاکانی کۆمەڵ هەموو ئەمانە کاکە گیان هەموو ئەمانە واپەستەیە بەبوونی تۆ بەهێز لەکوێ لە پەرلەمانە بەتایبەت پەرلەمانی عێراق ئەگەر لە عێراق نەبن لەبەرەوە 2 لە 1 باشترە 4 لە 2 باشترە 6 لە یعنی ئەمە من بە تەجروبەی خۆم پیان ئەڵێم بە تەجروبە پیان ئەڵێم جا شتێکی تر هەیە بەڕاستی ئەمنیەتی کادر و ئەنداممان و پێشمەرگە کۆنەکانمان و ئەوەش گرنگە کۆمەڵ چەترێکە کە لەژێر سێبەریا خەڵکێکی زۆرمان بۆ دروستکردن لە تازەیە یانی من ناڵێم سەرێشە بەس بە حەقەت بەرامبەر بەخشین بەڵێ بڕیارێکیان داوە و سونقەکانی بەخشین کۆکراوەتەوە و شتێکی خراپە و من لە هەموو ئاستەکان قسەم لەگەڵ کردووە باشە ئێوە لێرەوە حەزەکەم پەیامتانەیە بۆ دەسەڵات باست کرد کە ئەفگەکە کارزان ملیۆنی نیوە خەڵک سەردانی نەخۆشخانەی بەخشینی کردووە لە کۆمەڵە شار و شارۆچکە کۆمەڵگەی پزیشکیتانێ ئەو هەمووە مەدرسە و قوتابخانەی شەرعی و بابەتی خێر و هاوکاریکردنی مناڵی بێباوکو ئەوانە ئەمانە تا ڕادەیەکی باش ئەگەر لە ڕووی زانستی سیاسەکەش و سێری بکەین ئەگەر وەکو چاودێرێکی سیرکرێ ینی هۆکارێکە بۆ دروستبوونی ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێما سەقامگیری ئاشتی بەیانی کەمە تۆ دەستگیرۆیی و دەواازەیەکە کردوەوە بۆ خەڵکێکی هەژار کە ناتوانێت لە شوێنە بەرز و هایکوالێتیەکانە خزمەتکرێتەوە خزمەتیەکەی ئایا ئەو تۆ ئێوە پێیانتان شێوە دەسەڵات کە گەشتکردنی ئەم شتانە هێشتنی ئەم شتانە ئەبێت ئەوەی شێواندنی ئاشتی کۆمەڵایەت بن ڕوبەڕوو پێمان وتون وتمانە ئێمە 30,000 تەلەبەی ئەم وڵاتە دێن لە بنکە و بارەگای ئێمە و سنتەری ئێمە و ڕێکخراوی ئێمە فێرچیەکرێن فێر قورئان
فێر ئاکاری باش، فێر ڕێزکردن لە دایک و باوک باشە، فێر هەموو پاک و خاوێنی هەموو شتێکی جوانیان فێرەکەین. ئەی ئەگەر ئێمە نەیکەین ئەو 30,000 مناڵە چی سەرجادە پڕە بێ لە چی کاک ئینگیان ئێستا ئەوان خۆیان نەزانن ینی ئاشتی کۆمەڵایەتی حتا شیرازەی خانەوەدەیی لە خەتەردایە. تۆ لە محکەمەی سلێمانی ڕۆژانە 100 هاوسەرگیری 37 جیابوونەوە بەرامبەری تۆمارەکرێ، لە هەولێر 100 هاوسەرگیری 33 جیابوونەوە. ئەمە ئاماژەی زۆر مەترسیدارە. ئەمان دەبێت خۆیان بێن مەمنونی ئەم کارە پیرۆزانەی کە ئێمە ئەیکەین، ئەو سڵح و وەزعی کە کەوادر و ئەندامانی ئێمە تێدایکەن. کادری خۆیانە مەسەلەن لەوەیە شایەتیەدا ئەڵێ ئیسلامیەکانن کێشە نین، ئیسلامیەکانن گرفت نین، کوشتنێک نبینی بەدەستی ئیسلامیەکان، یعنی هیچ ئاژاوایەک نبینی بەدەست ئیسلامیەکان. ئەوە کێ ئاسایشی کۆمەڵایەتی پاراستووە؟ ئەو ئیسلامیەکانن. یعنی دەبوو بەڕاستی ئەوانە پشتیوان بن لەو ڕۆوە، پشتیوان بن کە تۆ سەقامگیرێکت پاراستووە. کاک محەممەدەوە لە ئاستە مەحەلیەکەدا وەکو کۆمەڵی دادگەری لە ئاستی خێرخوازی زانیمان لە ئاستی داوە زانیمان ڕوئایەک هەیە، تێڕوانینێک هەیە بۆ هێزە ئیسلامیەکانیش بەتایبەت بۆ کۆمەڵی دادگەری وەکو هێزی داعاوی و خێرخوازی زیاتر دەردەکەون. ئەم گلێ لە خودی ئیسلامیەکان بەتایبەت لە کۆمەڵی دادگەریش هەیە کە ئەوان ڕوئیان چیە بۆ قەزیە نیشتیمانیەکان. ینی ئێوە بۆچی تەنها پەرلەمانی عێراق بەوە دەبەستنەوە کە داکۆکی لەم بازنەیە بکەن. ڕوئیای کۆمەڵی دادگەری و کاک محەممەد حەکیم سەرۆکی لیست چییە لە بەغدا لە قەزیە نیشتیمانیەکان لەم پرسانەدا بەتایبەت کە ئێستا دەبینین جۆرێک لە عەقڵیەت ڕاستە تێبینێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە، بەڵام جۆرێکیش لە عەقڵیەت لە تەحەکوم دەکات حکم دەکات لە عێراق کە بەڕاستی چارەی کوردی ناوێت. ڕاست ئێوە لە ڕووی سیاسیەکەوە کارزانیان یەکەمەوە من 13 خاڵە ینی خاڵە سەرکی خاڵێکی ینی هەمووی لە خولیای دوو شتێشت ئەخولێتەوە. یەکەم مافی خەڵک، دوای نیشتیمانی کوردستان کە وەکو کارنامەیە بۆ خۆم کەلیان پرسیوم باسم کردو. باشە من وەکو خۆم وەکو کاندید سێ دروشمم هەڵبژاردووە. یەک پابەندی لە دوو ئاراستە، پابەندی ئاینی، پابەندی نیشتیمانی. و یەکەم خاڵ لای من ئەم گلێ لە کۆمەڵ ناکرێت کە زۆر پرسی نیشتیمانی زەق ناکاتەوە. ئیتر ئەوە منەوە تا ئەیڵێم من پێم وایە کۆمەڵی دادگەری هیچینی فرامۆش نەکردووە. زانی کێ فرامۆشی کردووە؟ نیشتیمان ئەوانە فرامۆشیان کردووە کە 18 ساڵە مادەی 140 نەیانتوانین جێبەجێکە. نەک مادەکە لە سێ قۆناغ پێک دێ. قۆناغی ئاساییکردنەوە نییە، سەرژمێری ڕاپرسی وایە قەرەبووشی تایە. بەڵێ ئاخر لە ئاساییە قەرەبووی تایە، ئاسایی گەڕاندنەوە قەرەبووی تایە. عەرەبەکان بگەڕێنیتەوە، کوردەکان بێنیتەوە، قەرەبوویان کەیتەوە. قۆناغی یەکەم 18 ساڵە تریلیۆنیەکیان لە بەغدا پچڕاندووە. دەبوو لە مانگی نۆی 2007 کۆتایی پێبێ ڕاپرسی بکرێ. ئەوان تا ئێستاوا لە قۆناغی یەکەمە ئاساییکردنەوە تریلیۆنیەک 4 تریلیۆنتری ئەوێ. بەم هەموو ناودارە و بەم هەموو قیاداتی کوردی و بەم هەموو وەزارەت و ئەوانە وەریان گرتووە نەیانتوانی ئەوە بکەن. دوجار بە بڕیارێکی هەڵە نیوەی کوردستانیان لە دەستدا. باشە کێ کاری نیشتیمانی کردووە؟ بۆ کۆمەڵ نەیکردووە؟ کۆمەڵ کردوێتی. ئەوە تا یەکێ لەو خاڵە لەو 13 خاڵانە مادەی 140 ئێمە دەبێت لە بەغدا بەڕاستی پێداگیری لەسەر بکەین و ئیشی لەسەر بکەین. لەبەرەوە من ینی وەکو دراو دوو ڕووی هەیە وانە وەزار یەک در بە یەکەوە دوو ڕووە قیمەتی ئەو پارەیە ئەو دراوەی نەکەن وایە یاننا لەوە تۆ ئێستا پارەیە بەرە یەک ڕووی هەبێ وەرلێت وەرەگرن لە بازار وەری ناگرن. ئەم دوو ڕووە قیمەتە داتە پارەکە. ئێمە ئاین و نیشتیمان بە یەکەوەیە بەستومانەتەوە. منیش ناوم پابەندی واتە پابەندی چی لێم بپرسن ئەڵێم پابەندی ئاینی پابەندی نیشتیمانی. ئەم نیشتیمانە دوجار هین کووردە، هین یەکێتی و پارتی نییە. ئەم نیشتیمانی ئەسڵەن یەکێتی و پارتی فەرامۆشیان کردووە. چیان کردووە؟ 34 ساڵە نەیانتوانی هێزێکی پێشمەرگە بۆ چونکە ئامادە نیشتیمان بدۆڕێنن بەڵام ئامادە نین دەستکەوتی حزبی خۆیان بدۆڕێنن. لەبەرەوە بەو هێزەوە هێزن
بۆ ئێستا لە انتخاباتەکان یەکەمن بۆ هەریەکێ لە ناوچەی خۆی یەکەمە بۆ لەبەرەوەی هێزی هەیە پارەی بێحسابی هەیە کەس ناپرسێ لێ لە کوێتێنە بەم دوانە خەڵک ئەکڕێ خەڵک ئەترسێنێ خەڵک ئەتۆقێنێ دەنگەهێنێ تەزویریشی پێەکە هێزی هەبوو تەزویری شەجازەی هاوڕێیانم تەنهام دووە بەسە بۆی کە دەسەڵات بچێتە ناو دڵی خەڵکەوە من بیرمە مامۆستا باپیر گۆشەیەکی هەبوو لە یەکێک لە ڕۆژنامەکان باس لە سەرەتای بنیادنانی سەحوای ئیسلامی دەکات مناقەشەی بۆ لەگەڵ مامۆسایەکی ئاینی و توتی یەکێتی و پارتی دوور لە ڕووی جەنابتان و هاوڕێیان و بینەران وەرگی خەڵکیان بەدەستەوەی مەبەستی پارە بۆ هێزیان هەیە تۆ ناتوانانی مامۆستا باپیریش توتی ئەگەر ئەوان وەرگیان بەدەستەوە بێ ئێمە عەقڵ و دڵی خەڵکمان لێوە بۆیان دەچینە ژوور و بەدەستیان دەێنین دوای ئەم هەموو ساڵە ینی لە بزوتنەوەی ئیسلامی تاوەکو ئێستا دەبینین هێزە ئیسلامیەکان هێشتا یەک لەسەر چواری کۆمەڵگە لەگەڵیان نین ئێستا بپرسی لە مامۆستا باپیر قسەی کێ کردوێتی ئەم پێم خۆشە لێ بپرسن پێشێ پرسیارە ئەوەی ئایا خەڵک کەم تەرخەمەلەوەی کە بەرەو باوەشی هێزە ئیسلامیەکان نهاتووە یاخود کەم تەرخەمێکی لە هێزە ئیسلامیەکانی کارزانجا من سەریحم کەم تەرخەمی لە هێزە ئیسلامیەکانیش هەبووە بەڵێ بەڵام کاکە با خەڵکیش ئەو نمونەیە بێ کە من هێنامەتەوە کە 375 جزارێ دەنێ ینی ماڵەکەیان پێما زۆر پێویستی بۆ پارێژ بووە با خەڵکی جوابێ خەڵکە چێ کارتەکەی خۆی دەنگدا نەفرۆشێ بە خەڵکێک دوای نازان بە قوڕانەوە دەبێت لەگەڵ من دەرفەتم نەبوو دەبێت بە مەکتەبی هەڵبژاردن بڵێن کاکە لەگەڵ کۆمیسیۆن قسەکە ئەو کارتانە چی ئەکەن ئایا بەیانی زوو تەلەفۆنیان بۆکەن و بێن دەنگ بدەن یان خەڵکیان حاضر کردووە دەنگ بۆ کارتان نادەن ئەمە جێی پرسیارە ڕاستی ینی بەس گرنگەوەیە خەڵکیش دەبێ هاوکار بێ ئێمەی فرۆشە کارتەکە و باشە ئێمە ترسە بۆ تۆقیوی چییە ینی بۆ تۆقی ئێستا کاکە من ئەو تا پێشمەرگەیەک ینی نامی بۆ ناردووە ینی ئەوە ئەندێ قسەی کردووە ئەوانە دوجار ئەڵێ هەڵم واسن دەنگتە دەمێ ئەڵێ کاک ئەو فشارەی لەسەر ئێمەیە لەسەر کەس نییە کاکە دەی بە هەموو نمونەی ئەوە بێ قەیچەکات چییە ئومێدانەیە ئەم هەڵبژاردنە مەبەستەکەمەوە بوو عەقڵ و دڵی خەڵک بێدار بێت ئومێدمانەیەوە هەموو قسە و بەرنامەکانی ئێوە و هاتوچۆی ئێمە و هەموو بۆیە کە ئومێد دەکەین خەڵک پشت لە تەماح و ترس بک بەرامبەر دەسەڵات بۆ ڕوو لە خەڵکێک بکە کە ئەزانێ ڕازگویانە نوێنەرایەتیانەکەن باشە کاک محەممەد ینی پارتی وێشێتی ئەم ڕۆقامیان لەکوێوە هێناوە وەکو خۆت باست کرد ینی هیچیان نەکردووە 33 ساڵە بۆ خەڵک موچەی خەڵکە بن هەلی کار نییە دامەزراندن نییە یعنی موچە نییە بەڵام لەگەڵ ئەوەیە لە کاتی بانگەشەیە زۆر ڕۆقایمانە دێنەوە داوا لە خەڵکەکەن کە دەنگیان پێ بدەن و خەڵکێکیش ینی خەڵکێکی چەپڵیان بۆ لێدا ئەم خەڵکە بۆ لە دەوریان کۆبۆتەوانی کە ماون ئەمانە کە لە مەڵبەند و کۆمیتەکان لەگەڵ خۆیانن یا خەڵکی ترن کاکەگیان تۆ هەردوو حزبی دەسەڵاتدار ینی هەموو داهاتی گشتیان بۆ خزمەتی کادر و ئەندامانی خۆیان فراهەم کردووە لەبەرەوە لستی مۆزەفینیان لایە لستی فەرمانبەرانیان لایە ئەتۆ کۆبنەوانە چۆن ڕێکەکەن تەلەفۆن بۆ هەمویانەکەن هەموویان ئەتۆ باشە انتخاباتی پێشوو هەردوو حزب تیمێکی حزبی لە دەرەوە دانێ ناوی هەموو دەنگدەرانی ئەوەی لایە چی هین خۆیانە و موچیانە داتێ و موچە خۆریانە و خانشینیانە و چی تەلەفۆنیان بۆکەن دەبێت بێ خەڵک ئەوەیە ئەنی تۆ کە ینی چاوەڕێی مۆقفی لە خەڵک کاکە بڕۆ باشە بەس خۆ تۆ دوجار نازان تۆ دەنگت بەکێداوە وانە ڕاستە حیساباتێکی خۆیانەکەن بەس دوجار بزرە بێ کێ بۆ منە 100 دەنگدەریان لەو بنکە هەیە 100 دەنگدەرەکە وایان لە خەڵک کردو خەڵکیان تۆقااندو ئیلا دەبێ ئەوە دە تۆقااندویانە کە دەنگەکە لێ بدەن ئەگەر ناتۆ ئەمە عکسکەرەوە باشە یەکێتی کە دەسەڵاتی لە سنووری پارتی نییە وەزئی چۆنە ئەی پارتی لە سنووری یەکێتی وەزئی چۆنە ئەو معنای ئەوەیە بە حەقیقەت پارە و هێز وای کردووە ینی خەڵکی
بەتایبەت لای خۆیان کە خزمەتێکی خەڵکی خۆیانیان کردو پاریان بۆ بڕینەوە لەم حکومەتی خۆیانە موچەی بۆ بڕینەوە بەدەیان ناو موچیان بۆ خەڵکی خۆیان بڕێتەوە. بەڵێ یەک پرسیاری تر ڕێکخراوێک ماوەیەک بەر لە ئێستا ڕاپرسیەکی ئەنجامدا باسی لەو بەڵێنانە کرد کە حیزبەکان داویانە لە ماوەی هەڵبژاردننی خولی 4 و 5 پەرلەمانی کوردستان چەنی جێبەجێکراوە چەنی جێبەجێ نەکراوە. من باسی کۆمەڵی دادگەریەکەم بە نمونەوتی لە 6 بەڵێن 2 بەڵێنی جێبەجێ کردووە. ئایا کۆمەڵ ئەو بەڵێنانی کە لە کاتی هەڵبژاردن دەیدا ئەم بەڵێنانە چۆن پابندێوی بۆ جێبەجێکردنی؟ یعنی هەرچەند لە کۆمنتەکانە بەشێکیان وەڵامیاندا بۆ کە ئەمە ئیشی ئۆپۆسیۆن نییە بەڵێن جێبەجێکە ئەوان بەداگەچوون هەوڵی خۆیانەدەن بەڵام دوجار دەسەڵات ئەبێت. تۆ زانین چۆنە تۆ چیتە بەغدا کوردستان نییە دەستورێکی هەیە یاسا هەیە وانە و عملی پەرلەمانی دیارە چۆنە تۆ ئەچی لەوێ لە کۆمەڵی سێکتەر ئیشەکەی کە ڕێپێدراوە وایەنە کارنامەیەکی هەیە تۆ خۆمنەوە تا بڕۆ خۆیەوش لێ دوانتان لێ وەرگرتوم کەناڵی پێیان و شوێنی تریش خۆ تۆ ینی بەسەلەن ئایا تۆ توانی پارە بێنی لە بەغا و تۆزیعێکی بەسەر خەڵکی کوردستانە ئایا تۆ توانی پرۆژە بێنیت و نا تۆ مەسەلەن تەنمیە ئەقالیمەیە ئەچی داوا ئەەکەی بۆ من هەڵەبجە ئاوای شتێک بۆ هەڵەبجە ئەپچڕی تۆ دێی لە یاسای بودجێ لە کاتی مناقەشەیە کۆمەڵێ شتی سیادین لەسەر بەغدان وانە بۆ نمونە ینی سەد بەتوانی بۆ نمونە جێی بکەیتەوە وای یانە کوردستان پێویستی بە هەندێ سوودود هەیە وانە ینی باشە دێی هاوتای موچە تۆ دی هەوڵی خۆتە دەی ڕکاکەمە یەک وڵاتە ئێوە ناڵێن یەک وڵاتین ئێوە مەسەرەن لەگەڵەوە نین کوردیش بەیەکەوە بین ئەی بۆ موچەی زیندانی سیاسی وەکو عێراقنیە ئەی بۆ موچەی شەیدان وەکو ئەوەنیە ئەی بۆ موچەی ئەمە وانە باشە دێ عێراق 6,700,000 ڕعایەدا کاکە ڕعایەدا بە 5-6 سنف بە بێوژن ئەیدا بە نەخۆشی شەکرە ئەیدا بە نەخۆشی زەخت ئەیدا بە پیرێژن ئەیدا بە کچە قەیرە ئەیدا بە بێکار ئەیدا بێکار باشە نییە لە 8,000 کەسی ڕعایە بۆ لە 2015 ڕایگرتۆ حکوومەت ئەمە تۆ دێی ئەمانە جێ ئەوەیە خزمەتی تێدا بکرێ کاک وایەنە تۆ دێ مەسەلەن ئەڵێ 140 هەندێ وەزئی خۆی هەیە من بەتەنها پێمەکرێ بڕۆم کەرکوو بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان جارێک کوردەکە ڕازیە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان کاکە خۆمانەی شێکیان نەکردووە لە ڕاپرسیە کورد دەنگ بدات بەگەڕانەوە کاکە کورد ئێستا ڕاپرسی بکە مەگەر نەفەرەکانی خۆیان ئەگەر نا خەڵک ئازاد بێ کوردستانی ناوێ کاکە کوردستانی بۆ چییە؟ من خزممەیە لە ماڵێکە یەکی بچەخۆری کوردستانە دایم مەهموم مەغموم عەرەبەڵێ دایم ناڕەحەت ئەوەی بەغاش دایم دڵکراوە و لە ڕەمەزان ئەم ببینە ڕەمەزانانەی بۆ دێ نازام جەژنانەی بۆ دێ ئەوەی ئێمەش جارێ ڕەمەزانە مەعاشی 3 مانگی پێش ڕەمەزانی وەرنەگرتووە ئەمەش دیسانەوە چۆن هەر لە ماڵێکە وەڵڵاوە بیلاوە تەڵا من خزممەیە کاکە یعنی ئەیان بینم وەڵڵا جیاوازی موچەخۆرەکەی هەرێم لەگەڵ ئەوەی بەغدا هەیە وەڵڵا لە ژیانیا هەیە لە ماڵێکان برا یەکن ئەم ستەمەم دەسەڵاتە لە ملەتەی کردووە کاکە کورد من خەڵکی دووس خوڕماتوم ئێستا حکێ دێتە لێ پرسم ئەڵێ شکوڕوە زەمان زۆر باش کاکە نەوتیان بە 30,000 دەنێ نەوت بە چەنە لێرە 103,000 کاکە بەنزم فولەکەن جاروای لێشیە فرۆشن بە کوردستان بە چەنێ بە 450 دینار وایەنە کاکە چی ئەڵێ بێکارە گەنجەیە خزمی منە بێکارە 275,000 دەنێ دوو مناڵی هەیە کرێکاری شەکە 400-500,000 بۆ خۆی ئەژی کاکە عقاریانە دەنێ زەواجەکەن پاریانە دەنێ ئەچنە ئەمرە 2 میلیۆنیانە دەنێ بە قەرزی بێسوود چیت بۆ باز لەبەرەوە کورد ئێستا مادەی کە ئێمە باسیەکەین لە ڕووی نیشتیمانی و باسیەکەین ئەگەر خەڵک ئامادەنی ئاوا بێتەوە سەر هەرێمی کوردستان کام حەمەد دەتوانین بڵێن باسەکە هاتە سەر عێراق ئێوە وەکو کۆمەڵی دادگەری یان بڵێن جەناب وەکو سەرۆکی لیستی کۆمەڵ پێ وایە بچنە پەرلەمان ئەتوانن ئەم ئیشانە بکەن یاوەکو خەڵکی تر بۆ نمونە بینیمانە بە کۆمەڵە کورسی زۆرەوە لە پڕ دەرکەوت و کۆمەڵە کورسیە ناو کۆمەڵە پەرلەمانتاریمان بینی 1 دقە قسەکردن و هیچ قسە نەکردن و بەس ئێمەکار بەس ئێمەش 1-2 بووین
دائما لەو ڕاپرسیانەی تۆ باسیەکەی یەکەم یان دووەم بووین وانە لەبەرەوە ئێمە بە دڵنیاییەوە هەموو هەوڵمانە دەین بۆ ئەوەی کەواچی لە خزمەتی خەڵکی کوردستانە و چی لەوێ ئەکرێ با بۆ ئێرێش بکرێ ئێستا چاوەکان لەسەر بەغدان پرسیاریترە بوو حەزم کرد ڕوای ئێوە بزانم لەسەر ئەم هەڵبژاردنە دۆخی عێراق و دۆخی هاوپەیمانیەکان بە چی ئەگا و ئایا وڵاتانی نێودەوڵەتی و ئیقلیمی چۆن کاریگەریان لەسەر ئەم هەڵبژاردنە هەیە کاریگەریان هەیە بە دڵنیایی و کاریگەریان هەیە هەم لە ناو سونە هەیەە هەم لە ناو ئەوە هەیە سن سونە دەتانوایە نەخشەی سیاسی چی علاقەی لەگەڵ جمهوری ئیسلامیە خۆشە هەیشە علاقەی لەگەڵ خەلیج خۆشە و هەیشە ئاگاداری ئەمریکایە و شیعەی هەروە تەوزیع بوون شیعەیش هەیە مەسەلەن لە خەلیج و پارەی بۆ دێ و هەیشە ئێران کۆمەکی و هاوکاریەکە لەبەرەوە ینی ئەم گەمەی هەڵبژاردنە بە دڵنیاییەوە ینی دەوڵەتان بە تورکیاشەوە ینی ئینیتیاکەن باش کاژندای خۆیانی تێدا تاودن هاوکاران مامەژە بۆ دەکەن کاتمان کەم ماوە بە تۆزە خەریکینەوە بینەوە ناو خۆی هەرێمی کوردستان و بە تایبەت خودی دەنگدەران ئێستا دەبینین ڕۆژ یانزە تەنها گۆڵەکە و تۆپەکە دەمێنێتەوە لەگەڵ خەڵک یعنی ئەوە خەڵکە ئارەزوو بکە گۆڵ دەکە ئارەزوو بکە گۆڵ لە خۆی دەکە چیتان هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئایا خەڵک دوایم هەڵبژاردنانە هەمیشە ئەم پرسیارە دووبارە دەبێتەوە مافی گلەیکردنی هەیە لە دەسەڵات کە کارزان خەڵک ئێستا لەم قۆناغا لە بەرامبەر ئەوەدایە بێت متمانەی خۆی بە ئەگەر لە دەسەڵات بێزارە وایە یان نا ئەمەش من بەجێ پرسیارە چونکە بەداخەوە ملەتی ئێمە لە ڕووی سایکۆلۆژیەوە ینی ملەتێکە دڵسافە لێبوردەیە هەنی مەسە بچیتە ماڵی ڕێیە گۆڕێ ئەمانە حقەتەن ئەمانەش هەیە ئایا خەڵک مشکلەی ئەوەیە 4 ساڵ گلەی لە ئێماکە ئێوە ناویش ناکەم بەرامبەر دەسەڵات دوایە چێ متمانەکەی بە دەسەڵاتەدا تۆ بۆ گلەی لەیترەوەە لە ئێماکە ئێستا ئێمە هاتوونەتە مەیدان لە خزمەتتانین وانە خۆتان بە بەدیل دەزانن بەڵێ خۆتان بە بەدیل دەزانن خۆمان بە بەدیل دەزانین بەڵام لەم قۆناغە کارزان با تۆ قسەیەکم پێمەکە واقعی نەبێ باکات لێبێ چوە من زۆر لەوا ترسم دوایی بڵێن وڵا کاک محەممەدەوە قسەی کرد ئێمە با پێت بڵێم بامە بەستەکەم بگێنم خەڵک ئێستا لە قۆناغێکدایە ڕێژەی ئەوانەی دەرەوەی دەسەڵات زیاتر بکە کێ بە تایبەت ئەوانەی کە ڕازگۆن لەبەرەوەی لێت تێدەگەم بۆیە خۆتان بەدیل دەزانن وەڵامەکەم پێگەیشت بەڵام ئەگەر لەو فەرەزنا کۆمەڵی دادگەری و بەگشتی ێزەوە پۆزیسیۆنەکان زۆری نیانهێنا یعنی ئەگەر ئێوە خۆتان بە بەدیل نەزانن چۆن دەتوانن داکۆکی لەم دەنگانە خۆی هێزە دەسەڵاتدارەکان دەتوانن پارێزگاریان لێکەوەی نی سعاتە بابزان بەیەک و قسە ئەەکەین ئاماژەکان بۆ ئەوە ینی ئێڵێم ملەت ئێستا لەو قۆناغەیە ئەو ملەتە بە ئەندازەیەوەی ناڕازیە لەم حکومڕانیە متمانەی بەوانەی دەرەوەی دەسەڵات بدا تاکو ڕێژەی ئەوانەی دەرەوەی دەسەڵات کە ڕازگۆن لەگەڵ خەڵکە بۆ تایبەت ئەزمون کراوە زیاد بێ فشار زیاتر لە دەسەڵاتەکە فشار زیاتر لە ناو پەرلەمانی عێراقەکە بۆ قزمەتی خەڵک لەم قۆناغەیە ناتوانم بڵێم وەڵا ئۆپۆزیسیۆن یانەوانەی دەرەوەی دەسەڵات من خەریکە لەو شێ ئۆپۆزیسیۆن دەمەوێت تەرکیکەم بەڕاستی بۆ لەبەرەوەی ینی پەرتن ینی ئەوە نین بەڵام ئەو هێزانەی دەرەوەی دەسەڵات ئەکرێ نزیکترن هەمانگی پێکەوە بکەن لە ناو پەرلەمانی عێراق ئەمە ڕێژەی زیاتر بێ بۆ خەڵکی کوردستان باشترە بۆ مافی خەڵک باشترە بەس ئەم قۆناغا ئەمان نابنە زۆرینە بەرامبەر بەدەسەڵات بۆ لەبەر ئەوەی خەڵک وعی وشیاری هەڵبژاردننی کەمە خەڵک ئەترسێ هەڵ چاواشە ئەکرێ بە تەماحی دەسەڵات کارتەکانیان بڕێکە فرۆشن ئەمانە هەمووی وا ئەکاکەوە هێز و پارەی دەسەڵات و ئەکا زۆرینەیەکی ینی زۆرینەیەک بۆ خۆی ئەوە بکات بەس وەرە ئەم جارە ئەستا جاری پێش و 15 کەس گروپی هیوا باش بوون تۆرە ئەندازەیەک ئاوا هەبن لە شەستەکەی کورد بە هەوڵ بدرێ بەڵێ 20-25-30 بانیوە بێ بەرامبەر بەدەسەڵات کاک محەممەد لە سەرەتای بانگشەی هەڵبژاردنەوە هەندێک ڕاپرسیەکرێت لە پیج و سۆشیال میدیاکان تر بەناوی کۆمپانیای دەرەکی و کۆمپانیای بەریتانی و سوزانمەوانەوە
بنمونە دەنگی کورسیەکانی کۆمەڵ دەڵێن سفر تا یەک یان هیچ کورسی ناهێنێ یعنی ئەمە ئەو ڕاپرسیانەوە متمانەتان پێیەتی وەکو خۆتان متمانەتان پێ بەنمونە ئەو بۆ چییە ڕاپرسیانە ڕاپرسیەکیان بۆ من ناردووە بۆ خۆم بەڵێ ینی بڵاوم نەکردەوە بۆ منە مەسەلەن بۆ ناوی کاندیدەکانی تیا دەرەجاوەنێنێ کێ دەرەجاوەنێنێ قەنەعەتم پێ نەبوو خۆی ئەم مۆدیلە تازە ناشرینە هەندێک لایەنە شتانە بڵاوکەنەوە ئەم مۆدیلە تازە نازانم چێ داهێناوە چۆن بە کۆمەڵ ڕۆژنامە نووس دێن لە خۆیان ئەمە بینێ و ڕقم ئایا ئێوە پێتان وایە ئەمە هەروە سروشتی و خۆڕستکە یا هەڵدانی مارەتۆپی وەکە بۆ بەردەم کۆمەڵە خەڵکو بندی ئەپرسم ئەو ڕێکخراوی بەریتانیا نیە مەبەستم ینی میش بیستم باشە پرسیار خەڵ ناکە کۆ ڕێکخراوە بەریتانیەکە هەرچەند من پرسیارم کرد لێشیان بۆی کە بزانین کام ڕێکخراوە کار لینکەکەی کوا بنمونە هەرجگە لەم ینی سوۆسیال میدیای ینی تەلەڤیزیۆنی ناوبانک هەیە ینی ڕاپرسی ئەنجامەدا بە پێ ڕاپرسیانە مەسەرەن ئەڵە کۆمەڵ سفر کورسیان یەک کورسیانە ناگی ڕاپرسەر خوێندنەوەی خۆشیان یان دەخەنە ڕوو باسی هەڵبژارنی بیستوێکەکە وەڵێ ئەوەنە کورسی و ئاوە ئایسیارەکە ئەوەیە کاکاوکانی دیارە ببوورە ینی ئەوە یانەوێت مەسەن دەنگدەر ناومێت بکەن لەوەی کە مەسەرەن بڵێن تەواوتر کۆمەڵ سفر کورسیانە خەڵک ئەڵە لانی ناحەزن بۆیە من حەز ناکەم وشەی ئۆپۆزیسیۆن بەکاربێنم ڕاستەکەی لەبەرەوە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن بوونیان عیبدار و ناڕەحەت و ینی ناشرین کردووە دێن لە جیای ئەوە دێن ئەکێشن بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە زۆر بوون ئەوانەی بە ئێمەیان کێشا ئێستا خۆیان دۆخیان باش نییە کاک محەممەد هاوکارانمان دوو ڕاپرسی جوان کراوە بەرامبەر کۆمەڵ داتاکان زۆر جوانن و خەڵکێکن من متمانم پیانە هەنی ینی مەسەڵەیەکێ لەوانە درە و ڕاپرسیان هەیە و دۆخی کۆمەڵ باشە و یعنی من بۆ نمونە لە وێزگە نووس بەرنامەم بۆ ئەوتیانە ڕێکخراوێکی بیانی بەس بڵاوی نەکردوێتەوە بەڵام دۆخی کۆمەڵ ئێستا باشترە لە پێش هەڵمەت ینی ئەوەش هەیە بۆی بەس خەڵکێک دێ ئەڵێ کۆمەڵ سفر و وەڵا سفر و یەک نا کۆمەڵ یەک بۆ سێیە یەک بۆ سێیە لەو بینایە و بگرە احتیمالە زۆر باشە ئەوە تریش بێ هاوکارانم دەمێک ئاماژە بۆ بکەن کە کاتمان نەماوە خۆشحاڵ بووین کە لە خزمەتاندا بووین نازانم بران کۆتا مداخلە دەکەنیانە بەڵام بەڕێستان دەمانوێت بزانین کە کۆتا پەیامتان چێن چە ڕۆژێکمان ماوە بۆ هەڵبژاردن بۆ دەنگدەران بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە زۆر گرنگە هەنی مووقفێکی چارە نووسازە من بە هەموو پێش هەموو کەسێ بە کۆمەڵەکانەڵێ ئەڵێم دەرفەتە بابی سەلمێنین ئێمە ئەو هێزەین ئەمریکا لێیداین هێزەکانی ناوخۆ دژایەتیان کردین مامۆستا عەلی باپیران دەستگیر کرد چەندین قیادە لەگەڵیا چەند قیادەمان دەربەدەر بوو ئاوارەی وڵاتان بوو لەبەر ئەو دۆخە دوجار لە شەو ڕۆژێکا 600 کادری باڵایان گرتی کۆمەڵ بەهێز بووینەوە ماینەوە با ئێستا بیسەلمێنین ئەو هێزەین ناڕەحەتی و نیگەرانی بخەینە ئەو لاوە بێئومێدی لە چاڵنین بین چەمکی ئومێد هەڵگرین و ئومێد ببەخشین بە خەڵکی ئیسلامخوازی کوردستان و ئومێدێکیش بگەڕێنەوە بۆ خەڵک چونکە کۆمەڵی دادگەری دوجار لە خزمەتی خەڵکی کوردستاندایە زۆر امتیازاتی حزبی خۆی بەلاوە ناوە و سەنگەری خەڵکی هەڵبژاردووە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد حەکیم کاندیدی ژمارەیەک و سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی و هەڵەبجەوە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ئێوە هەرسێکتان و هاوکاران ڕامیار عوسمان و هاوکار جەزا خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بەم دیدارە ڕۆژنامەوانیە تا بەیگەیشتنەوە لە دیدارێکی دیکە هەمولایەکتان بەخوای گەورە و میهرەبان دەسپێرین کوردستانێکی ئاوەدان و سەخامگیر بۆ هەمولایەک خواتان لەگەڵ